بەناوی خۆی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە دوا ڕۆژی هەفتە لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵێەوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە بۆ قسەکردن و درێژەدان بە بابەتی یاریەکانی چامپیۆنز لیگ کە شەوی ڕابردوو دوجار ئینتەر میلان تۆڕی گۆڵەکەی هەژێنرا و لەگەڵیشیدا ڕوبەڕووی شکست هاتەوە و هەروە ببورن هاوڕانی عزیز و هەروەها لە ئەنجامەکانی دیکەش کە بڵین ڕیال مەدریت بەرامبەر بە ئەتڵەنتا سەرکەوتنیی مێژووی تۆمار کرد و کۆی ئەنجامەکانی دیکەش تا ڕادێک لە چامپیۆنز لیگ دیاریکرا بوو بۆ نمونە سەرکەوتنی بایر مونیخ کە توانی بە 5 گۆڵانی شاختار دۆنێتسیک باتەوە باشترکردنی دۆخەکە لەلایەن یانەی پاریس سەن ژەرمانەوە کە بە 3 گۆڵ لە ساڵزبۆرژی بردەوانێ وە کۆی گشتی تیپەکانی دیکە توانین بڵین هەنگاو بانگا و ئەستۆن ڤێلا هەنگاوێکی گەورەی هەڵگر بۆ گەشتن بە قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگ و بووە نوێنەرێکی بەهێزی ینی نوێنەرێکی بەهێزی ئینگڵ تەلا لە پاڵاوانتی چامپیۆنز لیگا پاژەم سەرکەوتنەی بەسەر یانەی لایپزیگا لە دەروی یاریگای خۆی تۆمار کرد. لایپزیگ ئەتوانین بڵین وەکو یەکەم نوێنەری ئەڵمانیا بە تەواوەتی بێهیوا بوو لە گەشتن بە قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگ ڕێت بۆ لایپزیگ چونکە لایپزیگ شەشەم یاریە لەسەر یەک تیپەکە ڕۆبەڕووی شکست دەبێتەوە و بە شێوەیەکی فەرمی ماڵاوی لە چامپیۆنز لیگ کردووە و ئەگەرەکانی بەردەمی قورس دەبن و ئەمڕۆژ کۆمەڵێک یاری تایبەتمەندمان هەیە لەوەی کە قسەی لەسەر بکەین و هەوڵ دەگرین قسەیکی تاوی ینی لەسەر بابەتەکان بدەین. سەبارەت بە یاری ئەتڵەنتا و ڕیال مەدریت ئێمە دوێنێ باسمان لەوە کرد کە ڕیال مەدریت توانای ئەوەی هەیە کە ئەم یارێ لە سوودی خۆی یەکلا بکاتەوە تیشمانەگەر شکست بێنێ هێشتا چانسەکە دەمێنێ بۆ گەشتن بە قۆناغی داهاتوو و جارێکی تر من ئەپدەیتەوەتان بۆ دەکەمەوە. ئەم تیپە گەورانە بۆیە چنەن شڵۆتیەکەن بۆ ڕایەنەر لەبەرەوەی کە تۆ ئەگەر لەگەڵ ئەتڵەنتاشا لە ناو یارێکەشا بۆ نمونە ئەگەر ئێمە باسی پێکانی ڕیال مەدریت کەنیراوە کوەرتی پێشی تر لە ڕیال مەدریت ڕاستە بۆ ماوەی ساڵێکە دوورکەوتەوە بەڵام ئالابا میلیتاو دوودڵی بەرگری پێکانن بە ناچاری چوامینی لە دڵی بەرگری یاری کردووە مێندی پێکان بووە و هەروەها کارفاخاڵ پێکان بۆ کەواتە لە چوار بەرگریکارە سەرێکیەکەی ڕیال مەدریت لە ماوەی ڕابردوو تەنها یەک بەرگریکاریان ئامادە بووە کە ڕۆدیگێرە باشە ینی لە چوار بەرگریکاری سەرەکی تەنها ڕۆدیگێر ئامادە بووە لە ناوەند داوەری گرا ئێمە کاماڤینگامان هەیە بە هەمان شێوە تووشی پێکان هاتۆ تاوانێک کە ئەمەش یاریزانێکی ترە لەو مەرکەزە تووشی پێکان هەبووە. ئەگەر لە پێگەی هێرشبەری یاوەری بگرین ڤینیسیۆس ئەم یاریە هاتۆتەوە بە فشارکردنێکی زۆر یاری کردەوە بەڵام لە ناو یارەکە و با پێشی ساڵە بوو و ڕۆدریگۆش بە پێکان و یان تازە بە گەڕاوی تازە لە پێکانەوە هاتووە بەشداری یاری کردووە. ئەمە سازش نییە لەوەی کە ڕیال مەدریت بردنەوە نێنێ لە بەرەوەی چێم پێکانانەیە نەخێر تۆ لە سەرەتای وەرز کە هاتووی پێکاتێکی سیاریزانیت ئامادە کردو بۆی کە بەشداری ڕکابەرەکانی پێ بکەیت. بەڵێ ڕاستە کۆمەڵە یاریزانت جیاوازن لاوانتر بۆ نمونە هەشت یاریزانت هەیە تایبەتمەندێکی زۆر جیاوازتریان هەیە لە تەواوی یاریزانەکانی دیکە لە 22 یاریزانەکەی دیکەەوە بەڵام ناکرێت تۆ هەموو شکستێک و هەموو یاریەک و هەموو ئەنجامێک تۆ بچێم پێکانانە بکەی بە بیان و نەخێر تۆ ڕیال مەدریت بۆیە هاتووە تۆی کردووە بە ڕایەنەری ئەم تیپە ئەم پلێ و یاویتە تێ و دەیوێت تیپەکەی بەڕێوەبەری و دەستکەوت بێنی و گرێ بەستە بووە کاو یاریزانە بۆێنێ و ستایی شەکریت لەبەرەوەی تۆ لەم یاریانەیە ببی بە فریادڕەسی تیپەکە و لەبەرەوەی تۆ لەم یاریانەیە بیانووی شکست نێنیتەوە ڕێگەی سەرکەوتن بۆ تیپەکە بدۆزیتەوە. ئەم شەو ڕیال مەدریت لە کاتی تۆپکەوتن لی بە گیگن پرێس یاریەکە ینی بە هەموو شێوەیەک هەوڵیە لە ساحەی ئەتڵەنتایە تۆپەکە وەرگێتەوە کە بینیتان بەرهەمی گۆڵی دووەم عینن شت بوو سەر ڕاوی تیپەکە بەم جۆرە بوو ینی ئەم تیپە کۆڵی نەدەدا لەوەی تۆپەکە لە دەست بە و ئەو فەراغەی ئەتڵەنتا دەیویست لە ناوچەی چواردەی ڕیال مەدریددا دروستی بکات لە بینی بەرگریکاران و ناوەندا بە پێچاوانەوە ڕیال مەدریت دروستی دەکرد بە پێچاوانەوە ڕیال مەدریت دروستی دەکرد
و گۆڕانکاری ڕایەنەر لە یاری ئەتڵەنتاچی بوو گۆڕانکاریە لە شێوازی یاریکردنی بێلینگام چی دیکە ینی بە بوونی ڤالڤێردی و سیبایۆس لە یاری ئەم شەو کە زیاتر لایەنە بەرگریەکەیان چڕ کردبووانێ ئەم شەو بێلینگام یاریزانی ژمارە 8 بوو یاریزانی ژمارە 10 بوو یاریزانی ژمارە 9 بوو یاریزانی ژمارە 11 بوو لە شێوازی یاریکردنە تۆپی لای ڕاستەوە وەرەگرت تۆپی لای چەپەوە وەرەگرت تۆپی لە ناوەندەوە وەرەگرت تۆپی لە پشتی ێرشبەر وەرەگرت تۆپی لە ناو خەتی جەزا وەرەگرت تۆپی لەسەر خەتی جەزای تیپی بەرامبەری خوان وەرەگرت کەواتە هەڵسوڕێنەری ئەم تیپە سەرکردایەتەکەی درا بۆ دەست بێلینگام و جوڵەی پێشۆش بە هێرشی ڕاستەوخۆ بێلینگام و ڤینیسیۆس و بێلینگام سەرکردایەتی هێرشی ڕاستەوخۆی ڕیال مەدرید بکەن وەکۆشی کە برایم دیاز ئەسیستەکەی کردی بە مباپی و مباپێ گۆڵەکەشی تۆمار کرد ئەمە پێی دەوترێت ینی خزمەتێک کە تۆ بتانی ناوی خۆتی پێ بەرز بکەیتەوە بتانی بەهێز بیتوانێ ڕاست ئەتڵەنتا یاریکی باشی کرد بەڵام ڕیال مەدرید لەگەڵ ئەم جۆرە یاریانەیە ڕاهاتووە بەرگریکردن عیبە نییە تۆ لە ناو ئەتڵەنتایە پاش تۆمارکردنی 3 گۆڵ بیتەوە بەرگری بکەیت سەرەتا یاری دەستی پێ کرد یعنی بۆوانەی کە هێشتا لە یاری ینی بەداخەوە زۆر کەسمانەی هێشتا بە دیوە ڕاستەکە لە یاری حاڵیە ئێمە دەخولێکی یەکەم وەرگرە ڕیال مەدرید بۆچی چۆتە ناو یاریگای ئەتڵەنتا بۆ بردنەوە دەخولێکی سەرەتا کێ باش یاری کرد ڕیال مەدرید باش یاری کرد تا گۆڵەکەی تۆمار کرد ئۆتۆماتیکی تیپ کە گۆڵی تۆمار کرد ئیشم بۆ نییە مجازەفە بکەم هەر لە جێمێکەمە بۆ گۆڵی دووەم و سێم ئۆتۆماتیکی کشانەوەی بۆ دووە بە پێی پێویست هێرشەکەم جێمی دووەم کە یاری دەستی پێ کرد چێ هەوڵی تۆمارکردنی گۆڵی کە پاشەوەی ئەتڵەنتا ئەنجامەکەی یە نایوانێ بۆ لێدانە سزایە کە گۆڵ یەکسانبوونیان لەسەر تۆمارکەوە نە دنیا کۆتاییە و نەکەس ینی زۆرێک گەڵەن لێدانەکە شک و گومانی تیا بەڵام نەکەس بیانووی پەنارتی گرتووە نەکەس هاوارەکە بۆی وایە نەکەس ئەبێت تۆ تیپەکە و بەڕێوە بەریە بێ ئەم بۆ ئەم ینی بۆڵە بۆڵوشتە لەسەر تیپەکە و لابێ جێمی دووەم کاتە ناوە چی هەوڵی تۆمارکردنی گۆڵیدا ڕیال مەدرید هەوڵی تۆمارکردنی گۆڵیدا گۆڵی دووەمی کرد و گۆڵی سێمی کرد ئۆتۆماتیکی ئەگەر تۆ یعنی ئەگەر تۆ هەچ کەسێبی ئەبێت تۆ پارێزگاری لەم گۆڵانە بکەی ئەبێ بگەڕێتەوە دوای تا ئەتڵەنتا یاری باشەکە دوایە قیمەتی تووریشی نییە تو بۆ خۆ دەخەڵەتێنی تۆ دوای 3 گۆڵ بچێر هێرشبەری وەکو فاینۆر دەلێ لە دانیشە 3 گۆڵە لێ کاتەوانێ و دوای دانیشی هەمووان گاڵتەو پێەکەن نابێ ئەمە ڕاضە نییە تۆیکی ئەوەی تۆژەتەوێ بەو جۆرە نابێت لەبەرەوە هەموو کات ڕیال مەدرید ویسێتی گۆڵی پێشکەوتن بەرامبەر بە ئەتڵەنتا تۆمارکە و تۆماریشی کردووە وەکو گاسپرینیش وتی ئەنشلۆتی نەک لە ڕابردوو بۆ ئێستش بۆ ئەنجامەکانی ئێستەی باشترین ڕایەنەری جیانە و سەرمەشقی کاری ڕانەرانە کە ئەمە قسەی کلۆپە ئەمە قسەی گاسپەرینیە من لە دوانەکەی کلۆپیشم بۆ هەنێ هاوڕێدانە پێی دەفعبوونیان و ئەم لە دوانەی کلۆپ بەکەڵێک نابوو نمونە بەدڵیانە بارحاڵ سەرکەوتنەکەی ڕیال مەدرید سەرکەوتنێکی چاوەڕوانکرا بوو بەڵام سەرکەوتنێکی گرنگ بوو وەکو خۆشیان ئاماژەیان پێکرد گرنگترین یاڵی ساڵی 2024یان بوو و ئەمە بارودۆخی ڕیال مەدرید لە چامپیۆنز لیگ باش کرد بەڵێ ڕیال مەدرید چانسی لە 105 بووی کە لە شتیپەکەی پێشەوەی ڕیزبەندی بێ بەڵام ئەوە نییە بڵێ مسۆگەرم لە هەشتیپەکەی پێشەوەی ڕیزبەندی نیە نەخێر بارودۆخی یارەکان و ئەنجامی یارەکان و ئەنجامی تیپەکان شتەکان دەگۆڕێ لەوەی چه ئەنجامێک و چه ئەنجامێ بەدەست و چه ئەنجامێ بەدەست نایە بۆیە هێشتا شتەکان یەکلانی وەکوتم دوای یاری حوتەم بە تەواوەتی چارەنووسەکان یەکلا دەبێتەوە لە ئەنجامەکانی دیکەی دوێنێ پاریس سەن ژەرمان نەفەسێکی یا بۆ سەرکەوتن نەفەسێکی یا بۆی کە هەوڵ بدا بە دویاری داهاتووی پاریس سەن ژەرمانی کە بێ لەو تیپانەی بەشداری پاشکۆ بکات چونکە لە یادی مەکەن پاریس سەن ژەرمان یاری داهاتووی لە یاریگای خۆی میوانداری لە مانچستەر سیتی دەکات و مانچستەر سیتی لەبەردەم دۆخێکی زۆر تەموو مژاوی و قورسە کە ئێستا باسیەکەین کەم شەو دەبێتە میوانی یوڤە و هەفتەی داهاتووتریش دەبێت تا میوانی پاریس سەن ژەرمان واتە دۆخەکە قورسە پاریس سەن ژەرمان بارودۆخی خۆی باشتر کرد بایرن کۆمپانی بردنەوەیکی گرنگیان بەرامبەر بە شاختار دۆنێتسک دەستەبەر کرد ئەستۆن ڤیلا بامان شێوە بردنەوەیکی گرنگی بەرامبەر بە ڕێد بۆڵ لایپزیگ دەستەبەر کرد کە ئەستۆن ڤیلا
پێچوانەی نیوکاسڵ کە پاش گەڕانەوەیکی زۆری بۆ چامپیۆنز لیگ نەیتوانی وەکو پێویست دەربکەوێت بەڵام ئەستۆن ڤیلا ئەوە هەر لە قۆناغی یەکەمەوانێ تەنانەت لە پێش سیتیشەوە دەوێت دێکێبێ لەو تیپانەی بەڕاستەو خۆ دەگاتە قۆناغی داهاتوو و تەنها لە دوای لەڤەرپۆڵەوەی لەوەی کە بۆ گەشتن بە قۆناغی داهاتوو ئینا ڕەنگە لە پێش سیتی و ئەرسناڵەوەی شێبێ لەو تیپانەی کە بلیتی هەشتیپەکەی پێشەوەی ڕیزمەندی دەبڕێت لەوەی کە بچێتە قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگ و دوجار ئینتەر میلان ڕوبەڕووی شکست هاتەوە بەرامبەر بە بایر لیڤەرکوزن لەسەر یاریگای بای ئەرینا و تۆڕی گۆڵەکەی ئینتەر میلان پاش 6 یاری هەژێندا. طبعاً خاڵێکی زۆر گرنگ هەیە لەسەر ئینتەر میلان کە هەم سلبیە هەم ئیجابیە. ئەگەر کەسێک بچێت دیقەتی یاریەکانی ئینتەر بۆ نمونە ئەم 11 یاریزانەی لە یاریەکەی خولدا یاری دەکەن بۆ چامپیۆنز لیگ 6 یاریزانی جیاواز لەگەڵ ئەو 11ی پێشوایەکە. دوایی کە خولەکەی ئەتەوانێ عینن شت تێکەڵێ لە نێوان 6 یاریزانی چامپیۆنز لیگەکە لەوەی ئامێنێتەوە 5 یاریزانی دیکەی خولەکەی بۆ زیابێ. واتە سیمیۆنی ئینزاگی لەم قۆناغی چامپیۆنز لیگەوەی کە کردوێتی سەرجەم یاریزانەکانی بەشداری هەموو یارەکان دەکەن. دڵی بەرگریت، گۆڵپارێزی، بەرگریکاری باڵی ڕاستی، بەرگریکاری باڵێکی چەپی، ناوەندی ئیرتیکازی، ناوەندی هێرشبەریت، کاپنی تیپەکەیت نییە. سیستمی نۆرە لە لای تیمەکەی ئینزاگی پەیڕەو دەکرێت. تاوەکو ئێستا کە هاتووینەتە مانگی 12 ئینتەر میلان یاریشی خول و یاریکی چامپیۆنز لیگ بە یەک پێگاتەوە ناکە. ئەی گۆڕێ ئەم یاریە پێگاتەیەکە ئەم یاریە پێگاتەیەکی ترە، ئەم یاریە کۆمەڵە یاریزان ئەم یاریە کۆمەڵە یاریزانێکی ترە. ئەگەر دیقەتیشتاندا بێ کەمترین ڕێژەی پێکان لە ئینتەر میلانە هەیە و تەنانەت هیچ پێکانێکی قورسی ماوە دابڕانی زۆرمان لەم تیپەیان نییە. ئینزاگی لە واقعی تۆپی پێگەیشتووە و هەوڵی داوە ئەم لێک تێگەیشتنە و ئەم سیستمی نۆرە بە یاریکردنی یاریزانان لە تیپەکەیە پەیڕەو بکات. جا ئەمە تاوەکو ئێستا لە ئینتەر میلانە ئەنجام درراوە و ئەم شەو یاری لیڤەرکوزن کە ئەکرا پێگاتەیەکی زۆر لەمە باشتر بەشداری و یاریە پێ بکات، بەڵام ئینزاگی قەراری وا بوو بەم پێگاتەوە یاری پێ بکات کە دیمارکۆ و یاریزانەکان دیش بەشێکی دلاوتار و کۆمەڵە یاریزانی دیکەر لەسەر کورسی یەدەک بوون. مەبەستەکە لە لێرەدا لە چیایە؟ مەبەستەکە لەوە دۆخی ئینتەر میلان لە چامپیۆنز لیگ باشە و لە ئیتالیا هێشتا ڕادەیەک دۆخی باشە. ئەم تیپە تیپێکی ئامادەیە کە پێگاتووە لە 30 یاریزان. واتە ئینزاگی ئێستا ئەگەر پێی ئەڵەی تیپەکە بۆ نمونە باڵی ڕاست ئەڵێ 2 باڵی ڕاستمێ، ئەگەر ئەڵەی باڵی چەپ ئەڵێ 2 باڵی چەپمێ، ئەگەر باسی دڵی بەرگریەکە ئەڵێ 4 دڵی بەرگریمێ، ئەگەر باسی ناوەندەکە ئەڵێ 6 یاریزانی ناوەندمێ، ئەگەر باسی هێرشبەرەکە ئەڵێ 4 هێرشبەرم هەیە. و هەمووشی بەشداری یاریەکانیان کردووە و هەمووشیان ئەکتیڤیانە بۆ لە گۆڵکردن و گۆڵ نەکردن و گۆڵ لێکران و یعنی هەموو شتەکان تێکەڵەیەکی تیپەکەیت بە تەواوی دروست کردووە کە لە سەر جەم مەرکەزەکان هەموو یاریزانەکانی کاریگەری و 2 یاریزان و 3 یاریزانی هەیە. ئەمە بۆ ئەم دۆخەی ئێستا تاوەکو ئێستاەوە بۆ ئەمە ئاماژە بەم خاڵە بم هەتاوەکو ئێستا کارێکی ناوازەیە بۆ ڕاهێنەر کە بەم جۆرە تیپەکەی ئامادە بکات بۆ وەرز، کە بەم جۆرە تیپەکەی بەڕێوەبەرێ لە وەرزێکە و هێشتا لە لوتکەی چامپیۆنز لیگ بێ لە ڕکابەریە و هێشتا لە لوتکەی خولی ئیتالی بێ لە ڕکابەریە، چونکە زانین ئینتەر میلان یاریی دواخرایی ماوە. کەواتە ئەمە هەنگاوێکی گەورەیە کە ئینزاگی هەڵی گرتووە لە وەرزێ ساڵە، بەڵام ئەمە تاکەی بردەکە. ئەمە تا ئەڵێن ئەمڕۆ یەکی یەکە، لە دوای یەکی یەک هەر بەم سیستمی نۆرەیە بەردەوام بێ کەواتەوەی کە کردوێتی هیچ ئەهەمیەتێکی بۆ تیپەکەی نابێت. بۆ تۆ بەشداری و بەسەر جەم یاریزانەکان کرد. ئێستا ئەگەر هەچ کەسێکمان دانیشین لە پێگاتەی ئینتەر میلان ورد بینەوان ئەتوانین 11 یاریزان دیاریکەین لە پێگاتی سەرەکی یاری بکە. بەڵێ یاریزانی دیکەمانەیە بتوانێت شوێن بکاتەوە، بەڵام پێگاتی 11 یەکەمی ئینتەر میلان دیاری کراوە کە کام یاریزانەکانن، ئاسیان و ئەنجامیان و ئەکتیڤیان هەمووی لەبەر چاومانە. ئەمە هەتایەکی یەک ڕێپێدراوە، بەس دوای یەکی یەک نا. دوای یەکی یەک مەفروزە لەسەر ئینزاگی ئەم کارە جوانەی کردوێتی
11 یاریزانی سابتی خۆی یەکلا بکاتەوە ئەمە شتێکی حتمیەتەوە بەڵام ئەزانی ئەمە چی مهمە کە سەیرەکەی 11 یاریزانی تر ئامادەن کە هەچ کات گۆڕانکاریان پێ بکەی بێن شوێنێ و یاریزانانە بگرنەوە نەک هەر یاریە و بە تەشکیل یاریکەی نە ئەمە نابێ بمێنێ تۆ کارە ڕاستەکەت کردووە هەموو یاریزانەکانە خسۆتە کە شوهەوای یاریکردنەوانە چونکە ئەگەر ئەمە بکەی و کۆم یاری لیڤەرکوزنە لێ تۆ پێ هاتووی پێگاتی خور بە شێوازە یاریەکەی لەگەڵ پارما پێگاتەی سەرەکی و هەموو یاریزانە کاریگەرەکان هاتووی بە پێگاتی یاری لیڤەرکوزنەوانێ پێگاتێکی دیکە یاری پێگەی کە من پێم وایە هەردوو پێگاتەکە و پێگاتی سەرەکیە بەڵام کۆمەڵە یاریزانە دێت تۆ بۆ نمونە یاریزانێکی وەکو بارێلا یاریزانێکی وەکو لاوتارۆ مارتینێز کاکە کاپنی تیپەکەتە یاریزانێکی وەکو فیدریکۆ دیمارکۆ ئەمە یاریزانی ئەوە نین تۆ لە میارە گەورانەیە دەیژانکەی بەڵام ئەگەر ڕایەنەر بیوێ مامەدەکاری بکات لە خولەکەیە شتێکی زۆر زۆر ئاسایی و تەبیعیە نۆرمەڵە هەتاوەکوی چیەک بەڵام یەکیەکە بێ پێگاتی 11 یاریزانەکەی خۆی سابت کە و ئەو دڵخۆشیشە بۆی کە 11 یاریزانی دیکە ئامادەن شوێنێ 11 یاریزانە سەرەکیە بگرنەوەنێ بە پێچوانەوە ئینتەر میلان لەسەر ئەم سیستم و شێوازی یاریکردنە بەردەوام بێ هیچ ناکا بە هیچ وەکۆی پار خۆتان بینیتان چۆن ماڵاوای کرد لە چامپیۆنز لیگ یاریزانەکانی دانیشتن کۆمەڵی هەلیان لە دەستدا و بەرامبەر بە ئەتلێتیکۆ مەدرید ماڵاوایان لە چامپیۆنز لیگ کرد و لە خەونە گەورەکان بێوەش بوون لە کاتێکا وەرزی ڕابردوو گەشتی بوونە یاری کۆتایی چامپیۆنز لیگ دێمە لای بەشێک لە کۆمنتەکان دوای دەچمە سەر یاریەکانی ئەم شەوی چامپیۆنز لیگ کاکشیروان ئەڵێ جێگرەوەی کارلۆر پێیان نەبوو کەی ناکێشە نییە با جاجار تۆزێ ئەوە ڕەونەقی هەواڵی ڕۆژنامانی و شیکردنەوەی وتر هەشتانار هەیە بۆ ئەم ڕاهێنەر بۆ ڕانەر قەچێکە باشتێکی وا هەبێ ڕیال مەدرید هەرگیز بیری لە جێگرەوەی کارلۆ نەکردوتەوە جگە لە کورد بەس کورد بیری لێ کردوتەوە کورد شیکەرەوەکانی کورد دانیشتون بیر لەو قسەیەکەنەوە ئەگنا بچۆ ئەو بە پێرێز بڵێ هەر گاڵتەی بە عقلت دێلەوەی کە تۆ دانیشی بیر لەم جۆرە شتە بکەیت چونکە پێرێز خۆی ئەزانێت چی کردووە وەزانێت چۆن تیپەکەی بەڕێوە بە من نەمبینیوە تاوەکو ێستا مارکا باز لە جێگرەوەی ئەنچلۆتی بکە نەمبینیوە ئاس باز لە جێگرەوەی ئەنچلۆتی کە نەمبینیوە دیفێنسا سنترال باز لە جێگرەوە بکە بەزیتی لە کورت تۆزەوە بۆ هەواڵ سەرنجڕاکێشان گرنگە کاکاروانەڵێ بەرسلۆنا پێویستە بە هەموو جۆرێک یاری ئەم شەو باتوێ سەر چینە سەر بەرشەلۆنە بە دڵنیایی ئەوانێ کاک درو دەڵێ ڕیال مەدرید گاسپرینی و توێتی دوایارەکە یاریەکەمان لەگەڵ ڕیال مەدرید یاریشی چێژ بەخش بوو چونکە هیچ کات کوشتنێکی تیانە بوو کێ بە قەدەر لوکمانی ئەتڵەن تیاری کرد لە پێگاتی ڕیال مەدرید لوکمانی یەکێکە لە یاریزانە ناوازەکان بەڵام هەر لە مەرکەزی خۆیان لە مەرکەزی و باڵە تایبەتەیە بێلنگام زۆر لەو باشتر یاریکی لەبەری بۆ بێلنگام هەڵسوڕێنەری یاری و هەموو یارێکی بەڕێوەبەر بەڵام لوکمان لە پێگەی خۆیە لە شوێنی خۆیە باشترین یاریزان ینی لە باڵی چەپی هێرشبەریە بڕوا ناکەم ینی یاریزانێکە بێ هێندەی لوکمان بتوانێت گورز لەتی بۆ شوێنە و بەڵام کۆی گشتی یاریە لەو باڵەوە نییە یاری لە باڵی ڕاستە یاری لە دڵی لە ناوەڕاستە لە عومقایە لە ناوچەی چواردەیە یاریزان گرنگە لە هەموو مەرکەزەکانە وجودی هەبێ بەڵام ئەگەر بۆ یاری ڕیال مەدرید و ئەتڵەنتاڵی بەلنگام زۆر لەو باشتر یاری کردو زۆر لەو باشتر دەرکەوت مامەسادا و دەڵێ پەنارتێکی ئەتڵەنتا دروست بوو بۆچی سیباز بەو هەموو توانە دەرفەتی یاری کەمە لەبەرەوەی کاماڤینگا وجودیە ڕیال مەدرید هەر بیری لەکەی تۆ هەرێکێکیان ئەستێرەیەکن و هەرێکێکیان داوای یاریکردنەکەن تۆ کە کاماڤینگا وجودیە بێ دەبێت دەرفەتی کەمتر بێ بە سیبایۆس بەڵام گرنگەوەی یاریزانەکە لە کەشووە یاریدا نەبڕێنی ئەوە سیبایۆسی ژیاریەکە لە یاریی و کۆتڵەنتایە ئەوە هاندەرانی ڕیال مەدرید داواکەن لەوەی کە سیبایۆس بۆ دایم لە پێگاتی سەرەکی نییە کاشکارەڵێ کێشەی یاریەکان باڵەکانە کاک حەسەن کاک محەمەد بە کۆمنتەکەیم نا کاک حەسەن نە بەخوا تووڕە وەکو تووڕەبوون تووڕە نەبووم بەڵام بە پرسیاری نامەنتەقی ینی زۆر پیت یەگەچم ینی کۆمەڵە شت هەیە زۆر زۆر نامەنتەقیە کە داوا بکرێت کاکە بۆ نمونە ینی کۆمەڵە یاریزان هەن بیبیتە دەرەوانێ دوایە مویە گاڵتە و پێکە فەرمەوە بێلنگهام و
تۆنی کروس و بێلینگام و مباپێ و ڤینیسیۆس بەرە دەرەوە یاری ئەتڵەنتاوەرە بشکست بێنەڵە کاگە تۆ بۆ پۆز لە یاریزانانی احتیاڵەکەی قسەکردن هەموو کەس پێی وێرێ ڕەخنەگرتن هەموو کەس دەتوانێت ڕەخنە بگرێ باشە ئەوە من وەڵامی ئەوە دایتەوە برای ئەزیزم مەبەستم لە یارەکەی ئەم شەونەوە مەبەستم لە یارەکانی لالیگا بوو من پرسیارەمە تۆ ئەزانی ئەنشڵۆتی بە قسەی من و تۆ هەر ئەزانی کورد چییە فەرموو ساڵی پار خۆی ئیمپاپی نەبوو من ئازانم ساڵ ئیمپاپی بە بتە بەڵا بە ئیمپاپی هەرگیز ئاخر دەی خۆی ئەم قسەیە موشکیلێ ئیمپاپی بۆتە بەڵا بۆ ڕیاڵ مەدرید کاکە مانگی پێنج هاتووە تۆ بینیوتە خولەکە کۆتایی بێ تۆ بینیوتە کێ ڕیاڵ مەدرید ئەم ساڵ چییە با و چی نابە تو ناتوانانی ئەم قسەیە بکەی ڕیاڵ مەدرید ساڵێکی وێ کاکە حەسەنجان بۆی مپاپێ ساڵێکی بووی کە خۆی لەگەڵم تیپیا بگونجێنە کاکە ڕایەنەرەیە چێتە تیپێکەوانێ ئەڵێ پرۆژەکەم بۆ 3 ساڵەنجە ئەنجامێ گواردیۆلا هات یەکەم ساڵی لە مانچستەر سیتیە گۆڕانکاری دنیای کرد 700 ملیۆنی سەرف کرد هیچ نازناوێکیشی نەبردەوانێ نە پریمەر لیگی بردەوە نە چامپیۆنز لیگی بردەوانێ ها بۆ ساڵی داهاتوو بە ئێستانی تۆ بۆیەوە لە مباپێ قوبوڵ ناکرد ئەم ساڵ تا لەگەڵ کە شوای ڕیاڵ مەدرید داخۆینەوە وەڵا یاری جیرۆنا شۆم یاری مباپێش ئەم یاری ئەتڵەنتاش مباپێ کلیلی سەرکەوتنی ڕیاڵ مەدرید بوو پەلە مەکەن کاکە پەلە مەکەن تۆ توێ بە 3 مانگ بە 4 مانگ دانیشە گۆچانە سەحرەکەی بەکاربێنەوە مشتێک کۆتایی بێ شتیوان نییە کاکە پێویستی بە گونجانە کاکە حەسەنجان ئەوە بەستەکە لەوەیە لە یاریکی وا گرنگدا برایم دیاز لە ناوڕاستی یاریگە یاری پێ بکەیت سەرکەوتوش بوو ڤاسکێز مێندی یاسیان زۆر خراپە پێویستە ڕیاڵ کێشەی باڵەکانی چارەسەر بکات خراپن و باشیشن یعنی بۆ مطلقی لە هەنێ جار زۆر باش دەردەکەون ڕۆحێتی دوێنێ شەوی کیلیان وایە خوێنرایەوە کە توانای گۆڵی دیکەیە بوو بەداخەوە بۆ پێکانەکەی کاگاوە دەڵێ 2-2 هۆکار چی ئەنچڵۆتی پشت بە یاریزانی لە ئەخە پشت بە چێ بەستی یاریزانی لاو فەرموو کاکە تۆ پێم بڵێ یعنی ئەنچلۆتی بچێ مباپێ دانیشێنێ ئیندریک یاری پێ بکە مباپێ بچێ دانیشێ ڕۆدریگۆ دانیشێنێ یاری بە ئاردا گولەر بکە ئەخی چی یاری پێ بکاتەی کامە یاریزانی لاو بەهرەدارەیە لە ڕیاڵ مەدریددا یاری پێ بکرێ بۆچی یاری بە یاریزان لە ئەخی چی هەیە کە یاری پێ بکە کاکە بۆ سە تۆ توخوا با بچمە سەر یارەکەی ئەم شەوی ڕابردووی ئەتڵەنتا بزانین چێ لە ئەحتیاتی ڕیاڵ مەدریددا بووە کێ میستری فایخۆ ئێنریکویس ئاندریس ئیندریک ئەی کێ یاری کردووە ئمپاپێ دیاس بێلنگام ڤینیسیۆس سیبایۆس ڤالڤێردی کێیە دەگەکانی یەکەم بوون ڕۆدریگۆ ئاسینسۆ مۆدریچ گولەریشی بەشداری پێ کردووە یعنی ئەتەوێ یاری بە چی یاریزانێ بکە کێ ئەم لاوەی کە تۆ ئەتەوێ یاری پێ بکە یاخود لەم یاریزانی پێگاتی سەرەکیەکە باشترە ئێستا ئێوە هەموو ناوی هاندەرانی ئەوەی کە لە ڕیاڵ مەدرید یا بەعکسەوە بیر بکاتەوانێ باس لە ئاردا گولەرەکرێ خۆتان و ویژدانتان ئاردا گولەر لە ڕۆدریگۆ باشترە ئاردا گولەر لە ڤینیسیۆس باشترە ئاردا گولەر لە براهیم دیاز باشترە نە بەخوا لە هیچیان باشتر نییە بۆ بە پێویستیش دەرفەتی یاریکردنی خۆی دەدرێت لەبەرەوە تکایە ڕەخنەکان با مەنتقی بن بەرەوەڵا من دوێنێ هەستمە کرد ڤینیسیۆس بە مسابیەوە یاریە کرد بەس دیار بوو ئیجبار بوون بۆیە یاریان پێ کردووە جێگرەوەی کارلۆیە لیڤەرپوڵ بەردەوامە بێ ئاوا وڵای جارێ لیڤەر بەردەوامە و دوێنێ یاریکی خراپی کرد لە ڕوویلانی هێرشبەری و ڕێخستنی هێرشەوانێ بەڵام گرنگ سەرکەوتنەکەیە سڵاو بۆیەوە شاوڕێیانێ زیست کاک خاڵە سەڵێ ڕیاڵ سفەتی وایە پەلەیەتی لە یاریزان ناوێت ئاسیان خراپ بێ ڕیاڵ مەدرید دیفاعی زۆر خراپە یاریزان هەبێ ڕۆدیگەریە خۆی ئێمە باسمان لەوە کرد وتومانە لە پێگاتی سەرەکی ڕیاڵ مەدرید بەس ڕۆدیگە جیدیە زۆر باشە پێم وابێ وەڵامی هەموو کۆمنتەکانم مایەوانێ ئەم شەو هانزی فلیک بەرامبەر تیپێک یاری دەکات کە حەزەرێکی تەواو لە ئۆفساید دەکەن ئەمساڵ دۆرتمۆند تایبەتمەندی ئەوەیە کەمترین جار یاریزانەکان یەکەونە ئۆفسایدەوانن و ئەم خاڵە بۆ چێ دەگەڕێتەوە بۆ نووری شاین دەگەڕێتەوە لەوەی کەم تیپەی وا ڕایەناوە لەوەی هێرشەکانیان و بناغی هێرشێم تیپە هێرشێکی بە کۆمەڵی یاریزانەکان بێ کە بە هێرشێکی خێرایی دەست پێ بکەن
و جیگن پرسینگێکی تاو لە نێو یاریزانەکاندا پەیدا بێ بۆ تۆبوەرگرتنەوە بۆ هێرشکردن بۆی کە بتوان گۆڵی پێ تۆمار بکەن. کەمترین حاڵەت هەیە بۆی دۆرتمۆند بە شێوەیەکی ڕاستەوخۆ هێرشکە هێرشی ڕاستەوخۆ خۆ دەزان مەبەستەکە چییە. تۆپەکە قەتع بوو لە ئەتلەنتا، ڤینیسیۆس تۆپەکەی وەرگرت، هێرشی ڕاستەوخۆ ئەمەیە باوازەح بێلاتەن. ڕاستەوخۆ ڤینیسیۆ تۆپەکەی وەرگرت لە ناوچی ینی لەو لە نیوە یاریگای خۆیانەوە ڕاستەوخۆ تۆپەکەی هەڵا بۆ بێلینگام بۆ پشتی یاریزانەکەی ئەتلەنتا بۆ پشتی مارتین دێرۆن، ئەوە بۆ بێلینگام تۆپەکەی وەرگرت و گۆڵی پێ تۆمار کرد. واتە تۆپ قەتع بوو لەمسێکی ڤینیسیۆس لەمسێکی بێلینگام و مارەیەک و گۆڵ تۆمارکردن 5 سانیە 6 سانیە. ئەمە پێی دەوترێت گۆڵی هێرشی ڕاستەوخۆ. ئەم هێرشە ڕاستەوخۆ بڕیار دەدەیم هێرشە بکەیتە سەر گۆڵی تیپی ڕکابەت. ئەلەم حاڵەتەیە دۆرتمۆند دەمە ناکە کە ئەمە ناکە کەمترین ئۆفساید واتە کە کەتیپێک پشتی نەبەست بێرشی ڕاستەوخۆ واتە کەمترین ئۆفساید دروستەکەن. و یەکێ لە پلانەکانی ئەمۆرزەی بەرشەلۆنە ژەوەیە کە زۆرترین ئۆفساید لەسەر تیپی ڕکابەت دروستەکە. بۆیە من چاوەڕێ دەکەم ئەم شەو هانز فلیک بە پلانێکی جیاواز بەرشەلۆنە ئامادە بکە. ینی هانز فلیک قوتابخانەی تۆپی پێی ئەڵمانیە، ئەتوانن هەموو جۆرێکی تاکتیک لە تیپەکانیان بکەن، ئەتوانن هەموو توانایەکی تەکنیکی یاریزان لە نێو یاریگا بە یاریزانەکانیان نمایش بکەن، چونکە عەقڵیەتی بیرکردنەوەی ئەڵمانەکان بەم جۆرەیە لە تۆپێنە. بۆیە پێم وایە ئەم شەو دەبێت فلێک پلانێکی دیکە تاقی بکاتەوە، چونکە ئەم پلانە بەرشەلۆنە لە پێشترە تا دۆرتمۆند وەکو ئەمری واقع. ینی ئێسێ من نەنگیە من دانیشم پێ بڵێم وڵات دۆرتمۆند ئەم شەو شکست بە بەرشەلۆنێنەوە نە، بەڵام من باسی شێوازە یاریکردنەکە و بۆکەم ئەبێ فلێک پلانێکی نوێی یاریکردن بەرامبەر بە دۆرتمۆند بەکاربێنە، چونکە ئەگەر ئەم پلانی ئۆفسایدە بەرامبەر بە دۆرتمۆند بەکاربێنێ دۆرتمۆند من بڕوام وایە وەکو خودی خۆم بڕوام وایە دۆرتمۆند ئەتوانێت ئەمە بکە بە خاڵی بەهێز بۆ خۆی وەگلەوەی بێ بە خاڵی لاوازی. بۆ چونکە دۆرتمۆند هێرشی ڕاستەوخۆ ناکاتە سەر تیپی ڕکابەت، هێرشێک دەکات لە باڵەکانەوە یاریزانی دەرەچێ گەنتەر یاخود هەر یاریزانێکی دیکە مالین کە لە باڵەکانەوە دەردەچن کە هەمویان بە نزیکی تۆپەکە دەگەێنن، بە تۆپی دوور نایگەێنن یاریزانەکە دوور بێ و بکەوێتە ئۆفساید نە. بۆیە من پێم وایە بەرشەلۆنە دەبێت بە شێوازێکی دیکە یاری بکات لە یاری ئەم شەوە بۆی کە بتوانێت ئەنجامێکی باش بەرامبەر بە دۆرتمۆند بەدەست بێنێ. و یەکێکی تر لە هەرە گرنگترین یاریەکانی ئەم شەو ڕوبەڕووبوونەوەی یۆڤانتۆس و مانچستەر سیتیە. بەڵێ مانچستەر سیتی لە دۆخێکی خراپایە لە چامپیۆنز لیگ، مانچستەر سیتی 2 یەکسانبوون و شکستێکیە و 8 خاڵی هەیە و پێویستی بە سەرکەوتنە لە میاریە، چونکە ئێمە بیرمان نەچێ مانچستەر سیتی ئەم یاری لە ناو یوڤە ئەنجامەیە و یاری داهاتووشی ئەچێتە ناو پاریس سەن جەرمان یارێک ئەنجامەدا کە بە تایبەتی یاری پاریس سەن جەرمان پێویستیەکی زۆری بە سێ خاڵی یاریە کە ڕوبەڕووی مانچستەر سیتی دەبێتەوە. ئەگەر مانچستەر سیتی لە یاری ئەم شەو بێبەش بێ لە سەرکەوتن، ئەگەر لە یاری داهاتوو بێبەش بێ لە سەرکەوتن، ئەو کاتە چانسیەرە مێنێ لەبەرەوەی دوای 8 خاڵەکە یاری کۆتاییشی بەرێتەوانەی کا بە 11 خاڵ هیوایەک هەر دەمێنێ بۆی کە تۆیەکێ بی لەو تیپانەی بەشداری پاشکۆی پاڵاوتنەکانەکەین. بەڵام بە پێچەوانەوە ئەم دوو شکستە ڕیزبەندی ئەنجامەکان و ڕیزبەندی خاڵەکان دوور نییە مانچستەر سیتی بەرێتە دەرەوەی پاڵەوانێتی چامپیۆنز لیگ. ئەمەش ئەبێت بە گەورەترین و خراپترین شکستی تۆپی پێ کە مانچستەر سیتی لە قۆناغی یەکەمدا ماڵاوای بکات. نابێت کۆمەڵێ تیبێ، کۆمەڵێ پێگاتە هەیە، کۆمەڵێ ناو هەیە، نابێت بەم خێرا لە قۆناغی یەکەمان ماڵاوایکەن. ئاساییە بۆ میلان، ئاساییە بۆ تیپێکی دی، ئاسایی نییە بۆ بایرن، ئاسایی نییە بۆ بەرشەلۆنا، ئاسایی نییە بۆ ڕیال مەدرید، ئاسایی نییە بۆ مانچستەر سیتی. بۆیە پێپ گواردیۆلا بێ هەموو توانای تیپەکەی خۆی ڕاستە پێکانیە، ڕاستە کۆمەڵە یاریزانە دوور کەوتۆتەوە، بەڵام تیپی دیکەش پێکانیە، هەر تۆ پێکانت نییە، تیپی دیکەش یاریزانە کاریگەرەکانی یاری ناکەن، بەڵام هەر دەبێت ڕێگەی سەرکەوتن بدۆزنەوە، هەر دەبێت بتوانن سێ خاڵ بە تیپەکەیان بەخشن. بۆیە گواردیۆلا سەرڕای سەختی یوڤی، سەرڕای بەرگری یوڤی، سەرڕای ینی ناسەقامگیری لە شێواز یاریکردنی یوڤی بۆ ڕوبەڕووبوونەوەیان، بەڵام دەبێت پێپ گواردیۆلا بزانێت چۆن ڕێگەی سەرکەوتن بۆ مانچستەر سیتی دەدۆزێتەوە. شکاری وەرچین پێشکەشکردن خواتان لەگەڵ.